ناوی خی گەورە من ناوم شەمسەدین شێخ حەسەن ناسراوم بە مامۆستا شەمسەدین کاندیدم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 1970 بە ژمارەکەی خۆشم 81. وەکو کاندیدێک ئینشاءڵڵا ئەگەر دەرچووم و چوومە پەرلەمانی کوردستان بەرنامەی کاری حیزبەکەم خاڵ بە خاڵ جێبەجێ دەکەم لە ژێر دروشمی بنیادنانی کوردستانێکی بەهێز. خۆشم لەسەر پۆستەرەکان نادوشتێکم نووسیوە ئەویش پەروەردەیەکی تەندروست کۆمەلگایەکی پێشکەوتوو. بەڕاستی ئەگەر پەروەردە تەندروست بێت کۆمەلگا پێشکەوتووە بێت. تەندروستی پەروەردە لە چەند خاڵێکا خۆی دەبینێتەوە. یەکێ لەوانە بەڕاستی ئەبێ مامۆستا کە لە مەیدانی کارە ئەبێ بەڕاستی بژێوی تەواوی هەبێت و مامۆستا تەنیا پیشەیەکی بێ پیشەیەتی نەبێ ئەوش ئەبێ موچەیەکی تەواوی هەبێ و بتوانێت پەیامی خۆی پرۆگرامی خوێندن بە تەواوی جێبەجێ بکات. خاڵێکی تر کە گرنگە بۆ تەندروستی پەروەردە بۆ ئەوەی کۆمەلگا پێشکەوێ ئەوش ئەوەیە کە بینای قوتابخانەکان بەڕاستی بینایەکی کەممان هەیە قوتابخانەکە هەم بکرێت بە یەکدەوامی و پرۆگرامیش بە پێویست دەستکاری بکرێت ئەو کەم و کورتیانەی کە هەیە کۆمەڵێک شیرازەی هەنێشت تێک چووە ئینشاءڵڵا لە بەرنامەی کاری خۆمە لە پەرلەمانە جێبەجێ بکەم. شەمسەدین شێخ حەسەن ناسراو بە مامۆستا شەمسەدین لەدایکبووی ساڵی 1966 بەکالۆریۆسی لە پەروەردەی وەرزش و دیبلۆمی لە زمانی کوردی هەیە. سەرپەرشتیاری پەروەردەیی بووە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندی خان. خاوەنی 26 ساڵ ئەزمونە لە بواری پەروەردە و فێرکردن. بەڕێوبەری نووسینی گۆڤاری سیروان بووە. ماوەی 12 ساڵ ئاوارەی وڵاتی ئێران بووە و کارگێڕی لەخی پازدەی خانەقینە. شارەزای لە زمانەکانی کوردی و فارسی و عەرەبی هەیە. سەردانی قوتابخانەی چیمەنی بنەرەتیم کرد لەگەڵ ئەم کۆمەڵە مامۆستا بەڕێزە قسەیەکەم بۆ ئەوەی کەم و کورتیەکانیان پێشنیارەکانیان باس کەم و مەفەر و مامۆستا جەناب بۆزن بەڕێوەبەری قوتابخانەی. بەڵێ من بەڕێوەبەری قوتابخانەی چیمەنم. قوتابخانەکەمان بووە بە دوو دەوام قوتابخانەی نۆبڵی تایە. جا ئەگەر وەکو مامۆستا شەمسەدین وەکو کاندید ئەگەر هەوڵی ئەوەمان بۆ بدە زیاتر بینا دروستکردنی بینا و نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی دەربەنی خان قوتابخانە زیاتر بێ لە دەربەنی خانە و گرفتی ئەوەمان هەیە و گرفتی پاشەکەوتی موچە و پێدانەوەی ئەو موچانە بە مامۆسایانمان. هەموو مامۆستایان دەخوازن کە ئەو پاشەکەوتە هەڵبگرێ لە نزیکترین کاتدا. بەنسبەت زانستەوە ئێستا بووە بە لە قوتابخانەی چیمەنە بۆ بە زمانی ئینگلیزی لە پۆلی یەکەوە دەستی پێکردووە. هیوادارم ئەو کتێبە ئەو مەنهەجە لە کاتی خۆیان بێت بۆ قوتابخانەکەمان لەگەڵیدا هۆی فێرکردن یا بڵێن هۆی ڕوونکردنەوەی لەگەڵدا بێ و خولی زیاتر بۆ مامۆستایان بکرێتەوە تاوەکو بتوانین ئەو پەیامی کە هەیەە بیگەێنین بە قوتابیانی خۆشەویست. بەڕێستان ڕێتان چۆن لەسەر ئەو پاشەکەوتەی کە کراوە پێتان چۆن دەبین و بژەوی مامۆستا لە چه ئاستێکایە؟ بژێوی مامۆستا هەتا بڵێ خراپ بوو بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە، بەڵام ئەوە چەند مانگێکە تا حدێک بڵێن لە سڵات چل وابزانام لە سڵات چلی ئەو پاشەکەوتیان زیاد کردووە، بەڵام هیوادارم لە ئیساڵی داهاتوو تا پاشەکەوتە بگەڕێتەوە شوێنی خۆی. بەڕاستی ئەم پاشەکەوتە ئەبوایە بە هیچ شوێک ناڵێ مامۆستای نەگردایەتەوە، بەڵام بە کەمترین ڕێژە مامۆستا بگرێتەوە لەبەر ئەوەی مامۆستا هەموو هەفتەیەک 6 ڕۆژ دەوام ئەکات، ساڵەکە بە تەواوی دەوام ئەکات، بگرە بەڕێوەبەرەکان و یاریدەرەکانیش لە هاوینان شە لە مەکتەبەکان یەکشەمان و چوارشەمان دەوامەکەن، بەڵام بەداخەوە ئەڵێم زۆر بەداخەوە بۆ نمونەیەکی لەوانە من خۆمم لە 170 لێ بڕاوە، یعنی لە 2,120,000 دینار 693,000 دینار لە ماوەی 2 مانگە لە ماوەی 2 ساڵ عەفوەن لە ماوەی 2 ساڵا من ئەو بڕەپارەم وەرگرتووە. ئایا ئایلەیەکی 7 نەفەری 8 نەفەری بەو بڕە ئەژی؟ و ئەو پاشەکەوتەشی کە کراوە لێمان بۆ نمونە ئێستا من لەوانەیە 35 ملیۆن دینارم لای حکومەتی هەرێمی کوردستانە. لەو بڕوابە لە 95 مامۆستای ئێستا و فەرمانبەری ئێستا لە کوردستانە پارەی کارگا ئاوی نەداوە. من ئەڵێم حەقشەتی نەیە پشتگیری یەکەم کردن یەکێک لەوانە خۆم زیاتر لە 900,000 دینار قەرزارمی کارەبا و نایەوێ هەتا وەکو پاشەکەوتەکەم بۆ سەرف نەکەن. بەڕاستی حەقی خۆمە 600,000 دینار یا 700,000 دینار بەشی بژێوی
عیلەیەک خێزانێکی حەونەفەری ناکات. ماسییانوەکو بەرز ئاگداری من کاندیدم بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 183 ژمارەکەی خۆشم 81 دانیشتووی دەربەنیخانم سەرپەرشتیاری پەروەردەییم بەرز لەرەگو سەرپەرشتیاری پەروەردەیی چیتان هەیە چ پەیامێکتان هەیە بیگەێنن بە ئێمە بتوانین ئینشاءڵڵا لە داهاتووە تەرجمەیکەین لە پەرلەمانی کوردستانە. مامۆستا شەمسەدین لە بنەماڵەیەکی بەڕێز و دیاری سنوورەکەمانە کەسێکی بە هەڵوێست و کەسێکی کوردپەروەرە بێجگەلەوەی کە لە بنەماڵەیەکی نیشتیمان پەروەری ئاینی بەڕێز بووە هێز و توانایەکی زۆری هەیە بۆیە ئێمە خۆشحاڵین کە جەنابی ئینشاءڵڵا بێ بە ئەندامی پەرلەمان پشتگیری شەکەین بە هەموو توانامانەوە ئێمە هەموو برادەرانمان ئەو مافانەی مامۆستایان کە هەمووی فایلەکانیان لە بن مێز و لەسەر مێزەکان خۆڵی گرتووە و بەسەریەکە کەڵەکە بووە بتوانێت بیانێتە دەرەوە چاپیاخشانەیەکی پێ بکە ئەو مافانەی مامۆستا کە لەمەوە پێشەمەی لە دەست چوو کە هەمووی خوراوە هیچ نەبێ بتوانێت کەمێکی بەدەست بێنێت و بۆ مامۆستایانی شەخص. پەروەردە لەسەر سێ بنەمای سەرەکی وەستاوە کە بریتین لە بوونی ژێرخانی پەروەردەیی و سیستمێکی هاوچەرخ و مامۆستای چەکدار بە زانیاری و قوتابی ئامادە. ئەمڕۆ سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان بەدەست چەندین قەیرانەوە دەناڵێنێ کەوای کردووە ئەم سێ بنەما سەرەکیە لەق بن. لەلایەکەوە نەبوونی قوتابخانەی سەردەمی پێویست کە بتوانێت لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و زانیاری بگونجێت و لەلایەکی تریشەوە دابین نەکردنی ژیانێکی شایستە بۆ مامۆستایان و لەو لاشەوە لێڵی ئاسۆی خوێندنی قوتابیان کۆی پرۆسەکەی خستۆتە بەردەم مەترسیەوە. ئەمە جگە لە بوونی ناهاوسەنگی خوێندن لە قوتابخانە ئەهلی و حکوومیەکاندا. سەرڕای ئەم گرفتانە کە بەناو هەموو سیستمی پەروەردەدا شۆڕ بۆتەوە ئاستی خوێندن لە ناوەندەکانی دەرەوەی شار و قەزا و ناحیە و گوندەکان زۆر لاوااسترە و زۆر جار ساڵ تەواو دەبێت و قوتابی ناتوانێت دوانەکانی تەواو بکات بەهۆی نەبوونی مامۆستای پێویست یان کەمی هۆکارەکانی فێربوون و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بە شێوەیەکی ڕێژەیی چانسی دابینکردنی ئایندە و دەستخستنی هەلی کار بە شێوەیەکی ناهاوسەنگ بەسەر ناوەندەکانی شار و دەرەوەدا دابەش ببێت. بۆ زالبوون بەسەر قەیرانەکانی سێکتەری پەروەردە پێویستە حکومەت ماستەر پلانێکی استراتیژی یەکگرتووی هەبێت کە خوێندن و پەروەردە لە ناوەندەکانی شارە گەورەکان و گوند و شوێنە دووردەستەکان بە یەک ئاست و ئاراستە بڕوات و بەم جۆرە توانا و لێهاتووی و بەهرەی قوتابیان بە جۆرێک بخرێتە گەڕ کە دوجار وەک سامانێکی نەتەوەی و نیشتیمانی سوودی بۆ وڵاتە بێت و ببێتە هۆی بەرەو پێشچوون و گەشە سەندنی وڵات. چونکە ئاشکرایە بەردی بناغی وڵاتێکی سەقامگیر و شارستانی لەسەر پەروەردەیەکی هاوچەرخدا دەمەزرێت. من وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 183 بە ژمارەکەش مەشتاویەکە بۆ پەرلەمانی کوردستان خۆم کاندید کردووە و سەرپەرشتیاری پەروەردەییم لە پەروەردەی دەربەنیخان و خۆشمەش دانیشتووی شاری دەربەنیخان هەر بۆی هاتمە خزمەتی بەڕێوەبەری پەروەردەی دەربەنیخان جەنابیان لێرە نەبوو. ئێستا جەنابی مامۆستا شاهۆ کە سەرپەرشتیاری یەکەمە و وەکوی جێگیری ئەو لێرە کارەکە بەڵام ناتوانین بچنە ناو بینای پەروەردەوە چونکە ئەوە بەپێی یاسا ڕێپێدراو نییە. بۆیە پرسیار لە بەڕێزیان دەکەم لەسەر پرۆسەی خوێندن لە دەربەنیخان و ئاستی زانستی قوتابیان ئەو کێش و گرفت و ئاستەگانی کاتونە پێش جەنابیان کەرم کرد. بەنسبەتی پێداویستی قوتابخانە خوێندگاکانەوە وەکو ئاگاداری ئێمە لە ژیانی بوومەلەرزەکە بەنسبەت هەرێمەوە پشتی شێرمان بەرکەوت زۆرێک لە قوتابخانەکانمان زیانی بەرکەوتۆ و هەتا ئێستش دوو لە قوتابخانەکانمان چاک نەکراوەتەوە خوێندەوامی تیان ناکرێت. داواکارین هەوڵی زیاتر بدرێت بۆ چاکردنەوە ئەو قوتابخانەوە. ئێمە کۆمەڵی پرۆژەشمان هەیە تا ئێستا تەواو نەکراوە. داواکارین هەوڵ بدرێت بۆ تەواوکردنی پرۆژەکان و هیوادارین لە بەرنامەی حکوومەتا بێ بۆ داهاتوو گرنگی زیاتر بە خوێندنی پیشەیی بدات بۆ ئەوەی هەلی کاری زیاتر بتوانین بۆ کادری وەسەد دروست بڵێ کادری وەسەتی دروست بێ و هەلی کاری زیاتر بتوانین دابین بکەینە کە ئەمەش بە خوێندنی پیشەیی جێبەجێکرێ و من سپاستانەکەم. بێ دەربەنیخان خزمەت زیاتر بکرێ بەڕاستی تایبەتمەندی خۆی هەبێت تایبەتمەندی خۆی هەبێت چکم لەبەرەوەی ئەو زەرەرەی کە لە دەربەنیخانی داوە لە شوێنانی نەداوە
بەنسبەت کتێب و ئەمساڵ لە ساڵان باشترە پێشوەختتر کتێب هاتووە مانێکمان ماوە مەجموعەیە ماوە بێت ئەو جەدۆلەکەیش من حاضر کردووە بۆ مەکتەبەکان بۆ دابشکردنی بەڵام لەبەر ئینتیخاباتی کوردستان دوا ئەکەوێ ڕەنگە خوێندن هەفتەی داهاتووتر من جەدۆلی مەکتەبەکان دابەشێکم بەسەریانە بۆی بێن بۆ کتێب وە پێداویستی تریشمان هەیە وەکو مێز و کورسی و کۆمپیوتەر و هەنێکشمان لە مەغزە نایە بەڵام هیوادارین زیاتر وە دەربەنی خان ئاوڕی لێ بدرێتەوە و هیوادارم ئەمساڵ پاشەکەوتی موچەش ئەوەش نەمێنێ لە جەنابی وەزیر ڕاببینین ئەوەش نەمێنێت. جناب وەکو کەسێکی دەربەنیخانی و کەسایەتیەک چه پەیامێکت هەیە بۆ کاندیدەکان و بۆ پەرلەمان و بۆ حکوومەت ئەو کێشانەی کە لە شارەکایەوە بە عام لە کوردستانە هەیە ئێمە تەمەنای سەرکەوتن بۆ ئەەکەین و ئینشەڵا کە دەرتوشی بۆ پەرلەمان خەم و ئازارەکانی ئەم شارە لەبیر بێ ئینشەڵا و لە سەری شوێنەوە کێشەی ئاوی ئەم شارە کە کێشەیەکی گرفتێکی بەڕاستی کۆنە و خەڵکی ئەم شارە پێوە ئەناڵێن و هەروەها ئینشەڵا کە چوتەوە کە خۆت کەسێکی پەروەردەکاری بواری پەروەردە و بنی ئەم شارتان لەبیر بێت بێکاری گەنجتان لەبیر بێت و ئینشەڵا تەمەنا ئەەکەم بەڕێست و ئەوانەی دەرەچن بۆ ئەم خولە بەڕاستی خزمەتی ئەو ناوچانەی بکە کە دەنگتان نەدەنێ و ئینشەڵا لە جێ مایەی متمانەی ئەو خەڵکم کە دەنگتان نەداتێ و زۆر سوپاس دەکەم و داوای سەرکەوتن بۆ خۆت و لیستەکەش دەکەم زۆر سوپاس سەرچاو. پیاکم سوەفی الحەمدولله چاوەڕێم خوا ئەوانە ناو بووە خراون بەرامبەری کورد ئینشاءڵڵا کوردی خۆی کەری کەس ئاو نادا یەکێکیان گەورە و بچووکێکی نییە خوا هەکەس باشە خوا باشی بۆ کارکرد خراوە خوا خاسی ئینشاءڵڵا. السلام عليكم باشي حوال شلون باش باسكم باش بالحوالات شلون باشن بجلس باسكم باش بالي من سا كانديد من سا الاستيباري ديمقراطي كردستان بالي لسه كمان سوا شتاوسي وجباري خوش مشتاويكا حزكم جناب تشي بيامك هيا بو او كانديداني كسركون لا خدمتي خلقون نقل لا ما بدم ولا لا ان شاء الله من ارجو شلون يعني شيء كنت ولا خدمتي خلقون ان شاء الله هرواب وعديدا صارك بتانك يا ولا كاك ولا اخو حبيب بمناك لا ان شاء الله يا ما وحزبني يا ما لمستوى المسؤوليات اتينا جير باري هو مسؤولياتك. السلام عليكم اشكى حاجي احوال شنو باش اشكر احوال شنو باش باشكر احوال مرحبا تاكي نوم احوال شنو باش باشكر حاضر شنو باش باسكم من كانديد بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی ژمارە 183 بۆ ژمارەی خۆشم هەشتاویەکە ناوم شەمسەدین حەسەنە خەڵکی کانی کرماج بەڵام دانیشتوی دەربەنی خانم حەزەکەم پەیامتان چییە بۆ ئەوە کاندیدانەی کە دەرەچن بۆ پەرلەمان کێشە و گرفتان چێ لەناو شاری دەربەنی خانە ئێمە وەکو واقعێک بگەینە سەروی خۆمان و بتوانین زیاتر خزمەتی ئەم شارە بکەین. والله ئێمە تقریبا سادە و کەسانی کەواتیان ئەڵێن داوای متمانە لە خەڵکەکەن کە داوای متمانە لە خەڵکن خەڵک متمانیان پێ ئەدات بەڵامەکو ئەبێ ئەوانش ئاگیان لە خەڵک بێت نەک بڵێ متمانە پێ بدە دوایی هیچی هەڵوێستی نەبێ هەتا ئیزاتی ئەندام پەرلەمە و هیچ لایەنێکی ژنیم لە بەرەو لە تەمەنی ئەوانە مامکەلایەن 1970 بۆ 9 ساڵ تەمەنما و هیچ تا ئیزاتێ هیچ ئەندام پەرلەمانێکە هەڵنەساوە بێت بەناو میلەتا بگەڕێ بڵێ من میلەت کێشەکەتان چییە؟ ئایا لە جادەتان و ئایا لە کارەباتەوە ئایا لە ئاوتان و ئایا لە کرێ کارەبا کێشەی دەربەنی خان ئاوەکەیە ئاو کارەبا ئەمانە لەبەرەوە کۆمەڵێک پارەی زۆر و زەبەنە لەسەر خەڵکانێک جێکراوەتەوە نەتوانایشی هێبیدات بە حکومەتەوە لێگەرەوەیش نەکەیت ئێمەی شەکەت بۆ جێوەجێ ناکەین ئێمە داوا لە ئێواکەین ئێمە متمانەی خۆمانە دێن بە ئێوە ئێوەش بە هەمووتان و داواکار بن بڵێن با ئەم ئەرکە قورسە لەسەر ئەو خەڵکە هەڵگرین ئینشاءڵڵا. ئایا کۆمەڵێک دەلام بەلای کەمیەوە 6 بۆ 7 کەس خۆی هەڵبژێرە بۆ ئەندام پەرلەمانی کوردستان ئەمە نوێنەری ئەم خەڵکەیە و ئێمەش داوا لە ئێوەکەین ئێوە یەک کەسە بێتە سەرۆکی پەرلەمانی کوردستان بە هەر هەمووتان ناتوان بڵێن جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەبێت تۆیش گوێرە داواکاریەکان ئێمە بگری ئەم میلەتە توانای ئەوەی نەماوە توانای موچەکەمە خۆتە زانانی کراوە بە سێ بەشێک یا خانەنشین من خۆم خانەنشینم 16 موچەم
تا ئیسادی وەرنەکردو ئۆتاوە ئێمە ئەتوانین دەنگ بدەین بە ئێوەش ئەتوانن بڕیارەکان ئێمە جێبەجێ بکەن کێشای ئاو کارەبا پارەی ئاو کارەبامانە لەسەر خەڵکە تۆزێک کەم بکرێت هیوای دەرەمیان ملیۆن و نوێکی بۆ هاتووە من لە خۆم لە ماڵە تقریبان ماڵم هەیە لێرانە باوەڕکە 480 ئەوەنە هی ئاو بۆ هاتووە تقریبا لەوانش 500,000 کارەبا هاتووەتەوە بە سێقات ئەنووسری و برا هیچ مەعمەلی ئاسنتوانەوەیەکمان نییە لە ماڵا یا مجەمەدیە سەلاجێکە بە سێقات دەسەر مەحسێ بکەن داوا لە ئێوەی بەڕێز دەکەن ئێوەش دەنگی ئێمە بەرزکەنەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئێمەش دەنگی خۆمانە دێن بە ئێوە هەر شتێکدان کرد بۆ میلەت بێ نەکەوە بەرژۆندی حیزبی ئەو کەسەی متمانەی میلەت بەرز بێنێ ئەبێش بۆ میلەت نییە چوویتە سەر ئەو کورسیە بۆ بەرژۆندی گشتی بی ناکوە حیزبی هەر ئەوە ناڵم ئەوەی زۆر گرنگە بەلای ئێمە گرنگی زۆر بە ئایدۆلۆژیا نادێت وەکو خەڵکی ئەم شارە بەڕاست ئێمە گرنگی بەوە دێن کە ئەوانەی کە خوێن کاندی دەکەن ئەچنە پەرلەمان خەڵکی حوڕ بن ئازاد بن لەژێر کاریگەری حیزبەکانیانە بڕیار لەسەر چارنووسی کۆمەڵگە و یاساکان نەدەن ینی پەرلەمان ئەگەر نەتوانێت یاسایەکی عەدالەت دروست بکە هەموو ئینسانەکان لە بەردەم یاسا هاوتا بن دانی نەبوونی و پەرلەمانە نەتوانێت عەدالەتی کۆمەڵایەتی بچەسپێنێت من عەدالەتی یاسایی من عەدالەتی کۆمەڵایەتیەوە شتێکە پەیوەندی بە زانکۆ و توێژینەوە زانستیەوەمانەیە ئەوە زەمانێکی وێ شتان بەڵام پەرلەمان ئەرکی یاسادانان ئەگەر نەیتوانی با من یەکشت بەژراوە ئەگەر نەیتوانی یاسایەک دروست بکە بە هەموو حیزبەکانە ڕقسە لەسەر حیزب نییە ئەگەر نەیتوانی ئەگەر پەرلەمان بەڕای من ئەگەر پەرلەمان نەیتوانی یاسایەک دروست بکە دەرگای حیزب کلیدە کاتێک حیزب دەستکاری ئەرکی نەتەوەیەکەکە خەونی نەتەوەیەکەکە نەیتوانانی دەرگاغێداکە ئەو پەرلەمانە نەبوونی باشە من بەسەوە دەستی وەرگرن لە ئەمدام پەرلەمانەی کە پێشتر ڕۆشتون کە چی کەم و کوڕێکیان بۆ ئێوە ئەو بۆشایە پڕکردنەوە ئینشاءڵڵا هیوادارم ئەو بۆشایانە پڕکردن و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هەموو شارێک کەم و کوڕێکی تایە ئەو کەم و کوڕە لەو شارانایە ئینشاءڵڵا هیوادارم جێبەجێ بکەن بۆ خەڵک ئینشاءڵڵا کەم و کوردی دەربەنی خان بە زۆری ئاژەی ئەوەکەمان کورتی جادەمان هەیە کەم و کورتی باخچەکانمان هەیە کەم و کورتیمان هەندێک کەم و کورتی هەیە هیوادارم چارەسەری بکەن لەمە پێش چارەسەری نەکراوە ئێوە بتوان چارەسەری ئەو کەم و کوڕێ بکەن یەکەم چشت ناو ماڵی کوردیەگەڕێ هیوادارم لە خەمی سێکتەری پەروەردابی بتوانی ئەو پۆلە ئەو ڕێژە زۆرەی تەخەڕوجی جامعەکان و پەیمانەکان بگەینیتە ئاسێک بتوانن لە کردی تایبەتە بێ ئاخۆ لە کردی تایبەتیا بێ لە کەرتی گشتیا بتوانی هەلیکاریان بۆ بڕەسێنی بتوانی بوویتە دافعێک و کەسێکی وا کاریگەر لە پەرلەمانە کە دافعان لێکەوە شتێکی کەش لە دەربەنی خان کە تۆ زەرورە ئیشی لەسەر بکەی ئەمە ئەو کولانی پەروەردەی کە خۆ اختصاسی ئەو بەشەی ئەو کولانی کەش لە دەروەی اختصاسی خۆ کێشەی ئاوی دەربەنی خان یەکە لە کێشە هەرە سەرێکیان لە دەربەنی خانە وەکو من ئاگادارم بۆتە نەهامەتی بۆ شاری دەربەنی خان ڕێژەی زۆر نەخۆشی سەرەتان زۆرەها نەخۆشی سەری هەڵداوە لە ڕاستیە ئەوە کێشەی هەری سەرچیە لەم شارە بینین لە تەلەڤیزیۆنین ئەوانەی خوان خاندید کردو وعدوعودێکی زۆرەدەن بەڵام مهم ئەوەیە ئەوانەی کە دەرەچن تەرجمەیکن لە واقعە ڕاستە ئینشاءڵڵا تۆش دەرچووی بەچکو ئەو پەیامەت هەیە جێبەجێ بکەین ئینشاءڵڵا ئەمڕۆ لە بەرنامەی پرۆژەی کاندیدێک لە دەربەندی خان لە ئەنجامدا بۆم دەرکەوت کە خەڵکی چەند بە پەرۆشن بۆ ئەوەی پەرلەمانتاران بتوانن دەنگ و ڕەنگی ڕاستەقینەی ئەوان بن لە ناو پەرلەمانە و بتوانن زیاتر خزمەت بکەن بە سەرجەم چین و توێژەکان بە سەرجەم بەتایبەتی چینی مامۆستایان و قوتابیان و بەڕاستی کێشە و ئاریشەکان زۆرن یەک لەوانە کە زۆر پێداگی سەرکراوە پاشکەوتی موچەیە لابردنی پاشکەوتی موچەیە و دوو لەوانە بینای زیاتر بۆ قوتابخانەکان و هەروەها کێشە و گیرگرفتی بازار و کەمی ئاوی دەربەنی خان بەڕاستی زۆر گرنگە لای ئێمە کە ئاوێکی
زۆر زۆر ناخۆش ئەخۆنەوە خۆم لە دەربەی خانم هەر لەو ئاوا لەگەڵ ئەو خەڵکا ژیم بەڕاستی ئەوە گەورەترین کێشەی دەربەنی خانە ماوەیەکی زۆرە ناڵێن بەو ئاوێەوە هەرچێنێ خۆیان بەحرێک گەورە بەنداوێکی گەورە لە پشتی سەریان نوێ بەڵام ناتوانن ئەو ئاوا سوی لێوەکردن بۆ خواردن ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە ئێمە ئەتوانین ئەو بەرنەمانە ئەو پرۆژانە بگەین بە سەروی خۆمان لە ڕێگەی حیزبەکەمانەوە کارەکەم بۆ جێبەجێکردنی سەرجەم کارنامەی حیزبەکەم و خۆشم لەسەر جەم پۆستەرەکانە دروشمێکمێ ئەویش پەروەردەیەکی تەندروست کۆمەلگایەکی پێشکەوتوو.